دەستخۆش بۆ هونەرمەندی میلی دەنگخۆش بۆ هونەرمەندی خۆشەویست و خاوەن هەڵوێست کاکە ئەحمەد سەنگاوی و کاکە ڕێبوار و کاکە باوان ئەو پاش کەمێکتر دەچینە ناو بەرنامەی شەوچەی ڕەمەزانەوە هەر پێم خۆش وەکو یادگاریەک لێرە دانیشتوونە وێنەی مامە لە بەردەممانە بوو و نزیکە بینەوە لە یادی دامەزانی شێتی نیشتیمانی کوردستانەوە ئەو وێنەی تاجی سەرمان ڕابەری نەتەوەکەمان بەڕاستی کە ئەو کەلیمانەیە کە خۆم دڵم پڕەبوو لە گریان بەڕاستی قەت جارێکی سەرکردەیەکی وە دروست نابێتەوە لە هەموو کوردستانە بۆ تاریخ لەبەرەوە پاش کەمێک دەچینە لایڤەکەمانەوە لە ڕادیۆی سلێمانی مەڵبەندی سلێمانی لە پێیجی ئەڕێسوان ئەتوانین بینەرمان بن لە کاتژمێرەوە دەست پێکەین و ئەتوانین لە ڕادیۆی سلێمانیش لەسەر شەپۆری FM 89.5 بیسەری بەرنامەکە بن بەڕاستەوخۆ سپاس بۆ کاکە ئەحمەد سەنگاوی بۆ کاکە ڕێبوار و کاکە باوان